خی بەخشەندە و میهرەبان قوتابیانی خۆشەویست پێتان گەیشتنەوە بۆ ڕوونکردنەوە و شیکردنەوەی بابەتەکانی زمان و ئەدەبی کوردی لەوانەی دوم پێتان دەگەینەوە ئەویش بریتە لە بابەتی ئامرازی لێکدەر. ئامرازی لێکدەر دەڵێ ئەو بێژەیە کە دوو وشە یاخود دوو گرێ یان دوو ڕستە بەیەکەوە دەبەستێتەوە کە هەر یەکەیان بۆ مەبەستی جیاواز بەکاردێن. واتە کاری ئامرازی لێکدەر چییە؟ بریتە لە بەستانەوەی دوو وشە یاخود دوو گرێ یاخود دوو ڕستە. واتە دەکرێت دوو وشە بێ بیان هێنە بەیەکەوە ببەستێتەوە، یاخود دوو گرێ بێ بەیەکەوە ببەستێتەوە، یاخود دوو ڕستە بێ بەیەکەوە ببەستێتەوە کە هەر یەکەیان بۆ مەبەستێکی جیاواز بەکاردێن. ئامرازی لێکدەر لە زمانی کوردیدا ژمارەیان زۆرە، بەڵام ئەوەی کە بە شێوازی گشتی بەکاردێتن ئەوانن کە ئێستا لەبەر چاومانن دەیان بینین. ئەو ئامرازانە پێیان دەگوترێت ئامرازی لێکدەر. هەر یەکێک لەو ئامرازانە دەکرێت دوو وشە، دەکرێت دوو ڕستە، دەکرێت دوو گرێ بەیەکەوە ببەستێتەوە. ئێستا گەر سەیری ئەو نمونانە بکەین کە لەبەر چاومانە بە بیان بینین. دەڵێ خوشک و براکە مەڕەکانیان لەوەڕان. ئەگەر سیر بکەین لێرانە دوو شەمان هەیە، خوشک لەگەڵ برا، خوشک لەگەڵ برا. ئەو دوو وشەیە بەهۆی چیەوە بەیەکەوە بەستراونەتەوە؟ بەهۆی ئامرازی لێکدەری و هەردوو وشە بەیەکەوە بەستراونەتەوە بەهۆی ئامرازی لێکدەری و. سەهۆڵ تا گەرم بکرێت جارێکی دیکە دەبێت بە ئاو. ئەگەر سەیری ئێرانەکەین سەیر دەکەین دوو ڕستەی بەیەکەوە بەستاوەتەوە. دەڵێ سەهۆڵ گەرم بکرێت جارێکی دیکە دەبێتەوە بە ئاو، واتە دوو ڕستەیە لێرانە بەهۆی ئامرازی تا بەیەکەوە بەستراونەتەوە دوو ڕستەیە. من لێرە ناجوڵێم تاوەکو ئەوان دێنەوە. من لێرە ناجوڵێم ئەمە ڕستەیەک، تاوەکو ئەوان دێنەوە ئەوە ڕستەیەکی تر بەهۆی ئامرازی تاوەکو لێک دراون. سێوەکەم بۆ هەڵبگرە یان هەنارەکە. لێرە ئەوەش بە هەمان شێوە دوو ڕستەیە بەیەکەوە بەستراونەتەوە بەهۆی ئامرازی لێکدەری یان بڕۆن بەڵام ئێوارە زوو وەرنەوە سیر بکە ئامرازی لێکدەری بەڵام دوو ڕستەی بەیەکەوە بەستاوەتەوە. کەواتە لێرە ئەگەر سیر بکەین ئەو ئامرازە لێکدەرانە هاتوون دووشتی بەیەکەوە بەستراوەتەوە لە یەکی داون. بۆیەش پێی دەگوترێت ئامرازی لێکدەر، واتە هەر ناوەکەی لە خۆیەتی دەڵێ لێکدەر، لێک دەداتن. ئێستا ئەگەر بین تێبینێک لەسەر ئامرازی لێکدەر دەبێت ئاگاداری شتێک بین. ئامرازی لێکدەر یان بڵێن ئەو وشانەی بەهۆی ئامرازی لێکدەرەوە بەیەکەوە دەبەسترێنەوە گرەی ناوی دروست دەکەن و هەموو ئەرکەکانی ناویش دەبینن. هەر کاتێک ئامرازی لێکدەر دوو وشەی بەیەکەوە بەستاوە یاخود یا دوو وشەی لەیەکدا ئەو دوو وشەیە چ دروست دەکاتن؟ گرەی ناوی دروست دەکات. هەر کاتێکیش گرەی ناوی دروست بوو وەکو لای جەنابتان ئاشکرایە لە ساڵان ڕابردوو خوێندومانە گرەی ناوی هەموو ئەرکە ڕێزمانەکانی ناو دەتوانێت ببینێ. وەکو ئەو نمونەی لێرە ئاماژەمان بە دوو نمونەوە کردووە، بەڵام دەتوانێت هەر حەوت ئەرکە ڕێزمانەکەی ناو ببینێ گرەی ناوی. ئاشتی و دۆستایەتی ئامانج و هیوای گەلانن. ئەگەر لێرانە سیر بکەین ئاشتی و دۆستایەتی ئەوە گرەیەک، ئامانج و هیوای گەلانن ئەوەش گرەیەکی تر، هەرێکە و ئەرکی ڕێزمانی خۆی بینیوە. من پێنووس و کتێبم کڕی، پێنووس و کتێب بەیەکەوە گرەیەکی ناوی دروست بووە، ئەرکە ڕێزمانەکەشی ئەوە بینیوە، ئەرکە ڕێزمانەکەی کەوا ناو دەیبینێ گرەی ناویش هەمان ئەرکەی ڕێزمانی دەبینێت. کەواتە ئامرازی لێکدەر ئەو ئامرازەیە کەوا دووشت لێک دەدات. جا ئەو دووشتە دەکرێت وشە بێ، دەکرێت گرێ بێ، دەکرێت ڕستە بێتن. ئەو ئامرازانەشکەوە لە زمانی کوردیدا گوتمان ژمارەیان زۆرە، بەڵام بە شێوازی گشتی ئەو ئامرازانە بەکاردێن کەوا لەناو پرۆگرامی خوێندنەوەکەمان هەیە. دەکرێت ئامرازترمان هەبێ بکەوێتە بەرچاو، بەڵام بە شێوازی گشتی ئەوانە بزانین ئەوە بە شێوازە زۆرەکەی زیاتر بەکاردێتن. دووبارە بە هیوای سوودبوونین و تێگەیشتن بۆ هەموو قوتابیانی خۆشەویست تاوانەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرین.